أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد فيهما عينان تجريان فبأي آلاء ربكما تكذبان فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد إنساني مسلمان أبي آماده به هموش تبكات قرباني خوا قرباني دينك إخوا صحابة كاني في غمر آوابو هەموویان ئامادە بوون ماڵ و مناڵ و سەروەت و سامانیان لە پێناوی خوایە ئاوا ببەخشن. مصعبی کوڕی عومەیر بۆ نمونەیەکێک لە ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مصعبی کوڕی عومەیر گەنجێکی زۆر جوان دایکێکی زۆر دەوڵەمەندی هەیە، جوانترین کەلوپەل و جوانترین خۆشترین بۆنی ئەو سەردەمە دائیمەن مصعبەیدا لە خۆی. مەشهور بوو مصعب بە جوانیەکەی، مشهور بو بكلفل جوانيكي، مشهور بو ببونا خوشكي. أم مصحبا كاتيك أكرت شواني في غمر صلى الله عليه وسلم وأبيبا مسلمان دايكي أبي سيتا والراب ولا الله كرم بيسمى شواني محمد كوتوي الله بلي جاي جانو تبري سبو دايكي كا دايكي سودينية في الله كرم يا أبي واز محمد مليان ببشتا كم لحرشي ما وصروتهم هاي بيري يبكرو أول من أروم تاول يتلبيني ليبكروا على داية جان مرة تيويسناك أبوي أول من لبدا قوى وازم لسروت وسامان وحموش لكيتو هنا والله محمد ودينك أي محمد بهيج ناقور مو وبالفعل داية شيء حموش لبي بشيكر وفاشا أو مصعبا كوتا شويني في غمر صلى الله عليه وسلم رويشت يكم سفيرك لإسلاما تشوفوا مدينة ودين إخوائي بيان مصعب بو فيش بيغمبر شو صلى الله عليه وسلم ولقل بيغمبر وياراني بيغمبر على مدينة بو أم بياوا أم جنج خلق أيدي بزي في أهاتوا لبر أوي أم زلاما لو دولمني ورفاهيته جياني قرب وفقيري وهجارية كبيرة لشر ولجند أحد شهيد بو كشهيد بو
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر جەنازەکەی دەستی کرد بە گریان کاتێ بینی ئەم پیاوە لەو وەزعەوە ئەم گەنجە لەو وەزعەوە گەشتۆتە ئەم وەزعە کاتێک کە خستیانە ناو قەبرەکەی ئەوەندە پارچەی نەبوو ئەوەندە کەلوپەلی نەبوو بیکەن بە کفنی کاتی ئەیاندا بەسەر کەلوپەلەکەیان ئەدا بەسەری سەریا پایە کەوتە دەشت ئەیاندا بەسەری پێیە سەریە کەوتە دەشت دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی میدەن بەسەر سەریا و لە جیاتی کفن هەندێک گیا بدەنە سەر پێیە ئەوا ئامادەن بەڵام خوای تەعالا لەبارەیەوە لە قورئانە ئایەتدا ئەبەزێنێ ئەفەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه لإيمان داران پیاوانێک هەیە بەڕاستی ئەو پەیمانەی کە لەگەڵ خوایە بەستیان ڕاستیان کرد فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا جا خۆشەویستەکانم ئینسانی مسلمان لە هەموو دەقەیەکە ئامادەیە ماڵ و سەروەت و سامانی لە پێناوی خوای تەعالایە ببەخشێت ئەگەر هەر دەقەیەک پێویستی کرد ئەمەیە مەدرسەی قوربانی ئەلەمەوە ئێمە فێرەبین کە چی بکەین لە پێناوی خوا خۆفێکی لە دائیرەیەکە ئیشەکانت بە جوانی ڕێک و پێک ئەنجام نەدەی ئیتر تۆ چۆن ئەتوانی بەیانیشتی تر بکەیتە قوربانی کە تۆ ئامادە نەبی کرێکارێکی کاتێ ئیشێکەکەی بۆ یەکێک بە جوانی ئیشەکە جێبەجێ دەکەی ئیتر تو کەی ئەتوانی سبەی شتی قوربانی گەورەتر بدەیت کە تۆ ئامادە نەبی لە پێناوی خوایە لێبوردەبی بەرامبەر بەو خەڵکەی کە عاجزیان کرد کە حەقت هالایەنەوەی ئەگەر تۆ لێبوردە نەبی ئەگەر تۆ لەبەر خاتری خوا دەست نەکەی بە ملی لەم ڕۆژی مبارەکەی قوربانیە دەست نەکەی بە ملی ئیتر تۆ ئەتوانی قوربانی گەورەتر بدەیت پیاوی ئەوە نیت دوای قوربانی گەورەتر بدەیت تۆ لەبەر خاتری خوا ئەمڕۆ کێ غەڵەتێکی بەرامبەرت کردو عەفی بکە و گردنی یەکتری ئازاکەن من خۆم بۆ خۆم گردنی هەمووتان ئازا بێت و ئێوەش گردنی من ئازا بکەن حەق تەعالە لە گوناحمان خۆش ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء